تا آخر الشهر مراد بجايا. سرتا بناوي خوي گەورە و میهرەبان، من ناو محەممەد ئەمیر مینە لەدایک بوو شاری ڕانیا. ئینشەڵا بە پشتیوانی خوای گەورە ئەمڕۆ لە شاری ماجستەر وەک کوردێک بەشداری ئیڤێنتێک دەکەم کە لە ستایلی بۆکسێن بێناکەڵ بۆکسێن واتە شەڕی بێدەستکێش. ئینشەڵا بە پشتیوانی خوای گەورە بەرەو سەرکەوتن و زۆر سپاسی مامۆستاکانم دەکەم کە لە پشتگیر من لە کوردستانەوە لە ڕێی تەلەفۆنەوە زۆر لەگەڵ من بەڕاستی بە زۆر سپاس بۆ کاکەیوان برای خۆشەویستم بەڕاستی بۆ هەموو ئیڤێنتێک بۆ هەموو یاریەکان لە پشتمە و سەپۆرتم دەکات لە ڕێی هەموو شتێکەوە. زۆر سپاسی دەکەم. کاکە محەممەد بەڕاستی مستەقبلێکی باشیە کە ناسراوە بە گورەکەی ڕانیا. ئمڕۆ ئەم شەڕەی کە ئیشەڵا بەڕێوە چێ لە نیو ساعتێکی ترە شەڕی بێدەستکێشە، شەڕێکە تا ئیستا عنی کەم کوردێتی. ئەم شەڕێکە عنی شتێکی تازەیە. اینجا ئیشەڵا شەڕی باشتریشی بەدوایە. ئەمڕۆ هەر شەڕێک ئەتیادیە بەڵام شەڕی پشتێ نەکرێ، شەڕی بۆشتی گەورەترە کرێ. ئیشەڵا لە شوێنی گەورەترای بینینەوە بەشکەم ئیشەڵا پشتێنی عالەمی بەرێتەوە. گەنجێکە بەڕاستی دڵمان زۆر پێخۆشە، ینی مستەقبلێکی باشی بەڕێوەیە. زۆریش بەڕاستی زیاد لە حەدی وامان بێتی گەنجێکە عنی ژیانی خۆی تەرخان کردووە لەبەر ئەم هونەرە، لەبەر ئەم وەرزشە حەزی زۆر پێێتی، هیوایەتێتی تێگەی. ئەم کاکە کێرینی ژەم ڕۆژ ئەمیش هەر شەڕێتی لەگەڵ ئەمیش شەڕ بۆ پشتێنەکە. Kieran, what do you say about your fight? How excited are you? Yeah, I'm excited. I'm fighting for the belt, light heavyweight. I'm happy I got Mohammed, my brother, my Muslim brother together. We're going to fight, we're going to smash it, inshallah. We're going to get this belt. He's going to get the win. Alhamdulillah. Allahu Akbar. Allahu Akbar. Yes. Thank you so much. شتوان بەخوا ئیشەڵا بەرەو پێشەوە ئیشەڵا شتی باشتر بەڕێوەیە. ئەمە ئاخر شەڕی نابێ و شەڕی نابێ. ئیشەڵا چاوەڕێشتی باشتری ژەکەین. بەڵێ منیش بەردەوام لە تەمرینام، بەڵام کەوتومەتە تەمەرێکە بەڕاستی لەوانە نییە بتوانم شەڕی ترکەمەوە، بەڵام ئیشەڵا ئەگەر بێتە پێشەوە حەزەکەین بۆ لە ئیشەڵا خوا بەزیابێ لەخوا بەزیابێ سەرکەوتمان بەدەستێنا و ئیشەڵا سەرکەوتنی زیاتریش. زۆر سپاستانەکەم. بەخێر. زۆر سپاس بۆ کەناڵەکە. Let's go. كردستانيم الردم جوانيم لك مالك استانيم وكرديني صام لبان الدسم تا آخر الشهر مراد بجايا. قيوة كرد موفا كردي لورم قطار بسي ماما دي جايا. ریپاکریا قاچاقچیم زندانیا گیاخیم هرچه گبو نامردیم کردم و کردستانیم ردم جوانیم لک مالکستانیم ردم جوانیم و بان تو غیرتیم خینونم روانیم و بان تو غیرتیم خینونم روانیم رینتر لآسمانی نیرانی هجیر ماهی تلکا کشان و بانی پرچم داره کردستانی.
خو فارس نیم ما کرزوانم مرا عشق تو دلم لگیانم ما عشق تو دلم لگیانم بو عمری پاک اول کاروان قاچا خیت بیل سرم بچو و عشق چاویت قید زندگی رای تو دامم مردن وریم ملا خدامم مردن وریم لچارم نایدم مو عشق تو هر کاری بکم تو با مپایله و بان دیدم نه Once again, ladies and gentlemen, this is a bare knuckle contest, a 3-2-minute round. Best of luck to both fighters. Once again, let's give our both fighters, let's make some noise! And ladies and gentlemen, I'm going to introduce you to our lovely ring girls, Lucy, Jenna and Robin. Good to see you girls. Right, here we go. Second bout of the evening. Round one. Wow, once again, what a great only bout. Come on, show your appreciation for both fighters. آفرین آفرین وكردي نصام لبان الدستم تا آخر شنا مراد بجانا قيوة كرد موفا كردي لورم قطار بسي ماما دي جنا ریپا کریا قاچاقچیم زندانیا گیاخیم هرچه گبو نامردیم کردم و کردستانیم ردم جوانیم لکم و لکستانیم ردم جوانیم و بان تو غیرتیم خینو نمروانیم و بان تو غیرتیم خینو نمروانیم بیته
آسمانی نیرانی هجیر مانی کلکا کشانه و بانی پرچم داره کردستانی کاکە محەممەد کردی کاکە محەممەد شەرەکە و پێچۆن بوو سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕاستی ئەم ستایلە ینی شەڕێکی ئاسان نییە ستایلی بۆکسێن بەبێ دەستکێش واتە شەڕی بۆکسێن بەبێ دەستکێش بۆ سپاس بەخوا لە ڕاوندی یەکەم توانیم یاریزانەکەی بەرامبەرم ناکاوت بکەم و یەکەم سپاس بۆ خۆی گەورە دووەم سپاس بۆ مامۆستاکانم کە لە کوردستان مامۆستا عەبدولەتیف مامۆستا ڕێناز مامۆستا محەممەد باپیر کە بەڕاستی پاڵپشت من لە ڕێگەی تەلەفۆنەوە لە منداڵیەوە لە ژێردەستی وان پەروەردە بووم و ڕاستی ئەو هونەری شەڕکردنیان فێری من کردووە کە لەخوا بەزیا بێتوانیمە لە شاری بەریتانیاش دەست پێ لە وڵاتی بەریتانیاش دەست پێ بکەم و پارە بە هونەرەکەم بدەم و یەکەم زۆر سپاسیش بۆ کاکەیوان برای خۆشەویستم کە لە هەموو ئیڤێنتێک و لە هەموو یاریەک بەڕاستی پشتم دەگرێ و لە هەموو یارێک لەگەڵ منە زۆر سپاس باسی کەناڵی بیکەی فۆشەکەین بەڕاستی ئەزیەتیان کێشاوە کاکە محەممەد چی تر چاوەڕێکەین لە تۆ ئیشەڵڵا بۆ ئایندا بەرەو شەڕی گەورەتر و بەرەو شەڕی پشتێن و بەرەو پاڵاوانێتە ئاسبەرجەکان پشتیوان بەخوای گەورە ئینشاءالله سەری کورد و کوردستان بەرزەکەینەوە پشتیوان بەخوا چاوەڕێشتی باشتر بن سپاس بۆ کەناڵی بیکەیفۆ دەستان خۆش بێ و بە دیداری سپاس بۆ کەناڵەکەتان پشت بەخوای گەورە سپاسی کاگۆفەشەکەین بە تایبەتی باسی کاگۆفن بەڕاستی پێمانەوە ماندوو بۆ بەڕاستی پێمان خۆش بووم ڕۆک و ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد خەڵاتێکی تایبەت بین بە کاکە محەممەد دەستی خۆش بێ و براوە بوو لە یەکەمی بەدەستێنا و شانازی پێوەکەیت بەڵامان کاتیشا تاجی کوردستان کە زۆر بە کوردیانە دابەزیت بە گۆرانی کوردیەوە مەجێ شانازیە بەڕاستی پێمان خۆشە و خەڵاتەش زۆر سپاسەکەتان دەکەم بەڕاستی زۆر سپاس گۆبارجیان ڕێز تایبەت تێتۆ سپۆزۆ پیرۆزە کەناڵی بیکەیفۆ لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی بیکەیفۆ